بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێگەن جوانترین سڵاو و خۆشەویستیتان لێبێ. من ڕیاز کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسخواستان پێشکەش دەکەم. لە باسخواستی ئەمڕۆماندا باز لەوە دەکەین چۆن ببینە مرۆڤێکی بە تەواضوع و خۆ بە کەمزان لە ژیانی ڕۆژانەماندا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە یەکێک لە فەرمودە جوانەکانی ئاماژە بەوە دەکات کە هەر مرۆڤێک لەبەر خاتری خوای گەورە خۆی بە تەواضوع و خۆ بە کەمزان بێ و تەواضوع بنوێنێ بۆ بەندەکانی دیکە، بێگومان خوای گەورە بەرزی دەکاتەوە و دەیکاتە یەکێک لە ڕێزگیراوانی خۆی لەسەر زەویدا. بێگومان تەواضوع یەکێکە لە سیفەتە هەرە بەرزەکانی ژیانی موسڵمان کە وای لێ دەکات ببێتە مرۆڤێکی سوودگەیەنەر، مرۆڤێک ببێتە مایەی خێر و چاکە بۆ کۆمەڵگەکەی. ئێمە لەم بەرنامەیەدا لە ڕوانگەی قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خواوە صلی الله علیه وسلم باز لە تەواضوع و خۆ بە کەمزانی دەکەین و باز لە نیشانە و هۆکارەکانی دروستبوونی و شێوە و شێوازەکانی تەواضوعەکەین و هەوڵ دەدەین لە ژیانی ڕۆژانەی خۆماندا لە ڕوانگە و ڕنگدانەوەی لە ژیانی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم وا بکەین ئێمەش لە ژیانی ڕۆژانەی خۆماندا تەواضوع و خۆ بە کەمزانیمان هەبێ بەرامبەر ئەو کەسانەی کە شیاوی تەواضوعن. چونکە زۆر جار نواندنی تەواضوع و خۆ بە کەمزانی لە بەردەم ئاغا و دەرەبەک و ستەمکار و تاغوتێکدا ئەمە پێ ناگوترێت تەواضوع. بۆیە دەبینین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمیشە بەرامبەر بە ستەمکاران و لە ڕێلا دەرچوان هەمیشە عیزەتی نەفس و خۆ بە گەورەزانیەکی وای هەبووە کەوا نەیهێشتووە لەوە زیاتر سنووری خۆیان ببەزێن و ببنەمایی چەوسانەوە بۆ کۆمەڵگە و وڵاتی خۆیان. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەفان شێخ ستیق زانای ئاینیم کردو. مامۆستایان زۆر بەخێر بێ، سوپاس بۆ ئامادەبوون. مامۆستا پێناسە و تعریفی تەواضوعمان بۆ بکە. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. ڕێز سڵام بۆ جەنابت و بۆ بینەران و بیسەرانی پەیام لە هەرکوێ هەن. ئومێدەوارین لەم چەند خولەکەی کە لە خزمەت ئێوەی بەڕێز و بینەران داین بتوانین ئەو بابەتە ئەگەر بە تێر و تەسەلیس باشی نەکەین بتوانین خاڵ بخەینە سەر کۆمەڵێ پیت کە مەبەستەکە ئەسڵی مەبەستەکەمان گەیاندە بێ ئیتر شیکار و درێژبوونەوەی مەبەستەکانیش ئەوە پێچێ دەکەوێتە ئەستۆی بینەران و بیسەران خۆین. طبعاً تەواضوع و خۆ بە کەمزانی یەکێکە لەو سیفەتە گەورە و گرنگانەی کەوا دەبێ ئینسانی موسڵمان هەیبێ لە هەر ئاستێکا هەبێ لە خوارەوە هەتاکو سەرەوە، چونکە ئینسانی موسڵمان کە بڕیارەدا شوێنی پێغەمبەر کەوێ عەلەیهی سەڵات وەسسەلام دەبێ پێ بە پێی پێغەمبەر هەنگاو هەڵێ صلی الله علیه وسلم لە هەموو ژیانیدا، نەک لەوەی کە لە یەک شوێنە. خوای گەورە فەرمێ لەقەد کان لەکم فی ڕەسوول الله ئوسوەة حەسەنە، لە پێغەمبەرەوە تۆ ئوسوەیەک چاولێکراوێکی جوانتەیە. ئەم ئوسوەیە لە هەموو ژیانایە، نەک تەنها لە خاڵێکا یا لە عیبادەتە یا لە هەر شتێکی تایبەتە، بەڵکو لە گشتی. تەواضوعیش یەکێکە لەو ئاکار و ڕەوشتە بەرزانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام کە نواندوویەتی بەرامبەر بە دەوروبەرەکەی بە جیاوازی ڕەگەز، جیاوازی تەمەن، جیاوازی پێگەی کۆمەڵایەتی هەر کەس. تەواضوع بریتیە خۆ بەدەستەوەدانی حەق و پشت هەڵکردن لەوەی کەوا دەبێتە مایە دەرکەوتنی وەکو خاڵێکی ڕەش لەناو کۆمەڵگاتە. تامان هەموو شتێک ئەکرێ ئەم ئەواش شتێکی تر بڵێن زۆربەی شتەکان بە دژەکانیان ئەتوانین بیناسینەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەربارەی کیبر کە پێچەوانی تەواضوع دەفەرمێ کیبر پشت هەڵکردنە لە ڕاستی و بە کەمزانینی خەڵک، کەواتە شوێن کەوتنی ڕاستی و ڕێزگرتن لە خەڵکی معنای تەواضوع و خۆ بە کەمزانین و ئەو بابەتەیە کەوا باسی دەکەین. زۆر باشە. مامۆستا ئایا تەواضوع و خۆ بە کەمزانی پلە و دەرەجەی هەیە یان تەنها و کۆڵێ کامانن پلەکانی تەواضوع؟ گەورەترین و گرنگترین پلەکانی تەواضوع ئەوەیە کەوا ئینسان لە بەرامبەر دینەوە متەواضع بێ. یعنی چی لە بەرامبەر دینەوە متەواضع بێ؟ من بڕیارەدەم کەوا موسڵمان بم، ئەبێ هەموو بڕگەکانی دینم پێ قبوڵ بێ. یعنی بەو معنایە وەکو زانایان دەفەرمون تەواضوع بۆ دین یعنی بەرامبەرکێنەکردنی معقول و منقول. بەڵگەیەکمان هەیە لە شەرعە
حەدیثێکمان هەیە ئاەتێکمان هەیە حەدیثێکی صحیحە لە پێغەمبەر صلی الله علیه و سلم واردە کە صحیحە ئەم کەسە ئەو ئاەتەیە و حەدیثێ بۆ بخوێنیتەوە نابێ بڵێ وەڵا عەقڵ قبوڵی ناکە کاتە یەکەم دەرەجەی تەواضع بریتیە لە التەواضع للدین خۆ بە کەمزانی بەرامبەر بە دین ئەویش ئەوەیە کەوە هیچ کات دقێکی قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ عەقڵا کە هاتنە پێشەوە دقەکە بخاتە پێش عەقڵەوە یەکێکی تر ئەوەیە کەوە هیچ کات بەڵگەیەک لە بەڵگە شەرعیەکان وەکو بڵێ خاڵی نەخاتە سەر ئەم بەڵگەیە وانییە ئەوە دەبێ ئاوا بێ ئەمە دەبێ ئاوا بێ خوای گەورە مەسەڵەن سوبحانەهو وتەعالا دەفەرمێ ئەبێ پیاوان ئاوا بن ئافرەتان ئاوا بن جلوبەرگ و پۆشاکی پیا و جلوبەرگ و پۆشاکی ئافرەت عیبادەتی پیا و عیبادەتی ئافرەت ئەوەی کەوا لە شەرعا بەڵگەیەکی لەسەر هاتووە دەرەجەی دووەم ئەوەیە کەوا بەرامبەر بەڵگەکە نەوەستێتەوە خاڵ لەسەر بەڵگە دانێن وەڵا ئەم بەڵگە ئەوەی ئەبوایە وا بوایە زۆر جار هەیە مەسەن کەسێک خۆی بە ئەهلی نوێژ و ئەهلی مزگەوت دەزانێ دەبینی بەڵگەیەکی بۆ هێنیتەوە نەوەڵا ئەوە وانی ئەمە یەکێکی تر لە دەرەجەی سێم ئەوەیە کەوا بە هیچ شێوەیەک دژە جوڵانەوەی نەبێ بەرامبەر بە بەڵگەیەک دژە جوڵانەوە ئایا بەدڵ یا بە زمان یا بەکردەوە کەواتە تەواضع بریتیە وەکو عەرزم کردی خۆ بە دەستەوەدانێکی ڕەها و موتڵق بۆ شەرع و دەرەجەکانیشەوە یەکەم لە دینداریە دووەم لە تۆهمەت دروستکردن یا پوچەڵکردنەوەی بەڵگەی شەرعی سێمیشەوەیە لە ناخیە هیچ پێچەوانەیەک یا لە کردەوەیە یا لەوتەیە بەرامبەر بە دین و شەرع نەبێت زۆر باشە مامۆستا شێوە و شێوازەکانی تەواضع کامانن طبعا تەواضع ئاکار و ڕەوشتێکی تاکەسیە ئەم تاکەسە لە هەر کوێ هەبێ لە هەر پلەیەکە هەبێ لێرەوە هەتا سەر ئەگەر هەڕەمێک دانی بۆ پۆست و پایەکانی ئینسان لە سەرۆکەوە هەتا کەسێکی ئاسایی پێویستی بەم تەواضع هەیە یەکەم شێوەی تەواضع ئەوەی ئینسان لە نەفسی خۆیان تەواضعی هەبێ بە چ معنە بەو معنایە خۆی پێ باشتر نەبێ لە هەموو کەس مەسەن کابرا مامۆسایەکی ئاینی بێ یا مەسەن دوور لە جەنان پێشکەشکاری بەرنامەیەک بێ یا بێژەرێک بێ لە کەناڵێکی بیسراو یا بینراوە یا نووسەرێک بێ پێی وانە بێ خۆی لە هەموو کەس گەورەترە خۆی لە هەموو کەس پێ باشترە خۆی لە هەموو کەس مهمتر من بڵێم وەڵا ئەم بەرنامەی من پێشکەشیەکەم لە هەموو مامۆسایەکتر سەرکەوتم یا مەسەن دوور لە تۆ جەناب بڵێ وەڵا من پێشکەشکارێکی زۆر سەرکەوتم کاتە یەکەم تەواضعی ئینسان لە نەفسی خۆیان تەواضعی هەبێ یعنی خۆی لە کەسی تر بە گەورە نزان دووەم ئەوەیە ئینسان لە کاتی فێربوون و وەرگرتنی زاندا تەواضعی هەبێ زۆر جار دەبینی مەسەن من ئەڵێم کاکە من بەم ڕیشە سپی و عیبە لای ئەم گەنجە فێری عیلم بم ئەمە یەکێکە لە ئافەتەکانی عیلم کە عیلم چی ئینسان وا لێ ئەکا فێر نەبێ پێم عیبە لای تۆ بخوێن مەسەن تۆ بێت عیبە لایک مەسەن من ماوەسایەکم بڵێم ئێستا جاخۆ من ئەوە بە شکل و شێواز مەلایەکم چۆن بچم لای مەلایەکتر بخوێنم کاتە دووەم تەواضع لە فێربوونە دەڵێن ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ جارێکیان تووشی کابرایەکی شوان ئەبێ ڕێزێکی لێگرێت و سەلامێکی لێەکە ئەڵێن قوربان ئەو کابرایە شوان تۆ شافعی فەرمووی ئەم کابرایە منی فێری علمێک کردو معلومەیەکی پێیاو ئیمامی عەلیش ئەفەرمێ من علمني حرفا ملكني عبدا من علمني من لە زمانی عەرەبیە مطلقاً بۆ عاقڵ بەکاردێ بە گەورە و بچووکە کە عاقڵ بێ کاتە ئیمامی عەلی ئەفەرمێ من هەر کەس دە ئیمامی عەلیش پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ کەسێکە خوا پێغەمبەری خۆشێ خوا پێغەمبەر ئەویان خۆشێ دەفەرمێ من هەر کەس یعنی پێی عیب نەبووە بڵێ کاکە جا من ئامۆزای پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەر صلی الله علیه و سلم شایەتی بۆ داوم کە من خوا پێغەمبەرم خۆشێ خوا پێغەمبەر منیان خۆشێ چۆن لای خەڵک فێرمە فێرم من علمني حرفا هەر کەس پیتێکم فێرکە کاتە ئیمامی عەلی ئەوەندە لە فێربوونی علم و زانستا متەواضع بووە ئەفەرمێ هەر کەس عەبدوڵای کوڕی عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کە ئامۆزای پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم ئەفەرمێ لە دوای وفاتی پێغەمبەر عەلەیهی سڵات وسلام طبعا عەبدوڵای کوڕی عەباس نە لە ئەهلی بەدرە نە لە ئەهلی ئوحودە لەبەرەوەی مناڵ بوو ئەو کاتانە لە غەزای خەندەقا تەمەنی ئەگاتە 15 ساڵان پێغەمبەر صلی الله علیه و سلم کە وفاتەکە تەمەنی ئیبن عەباس 21 بۆ 22 ساڵە بێ ئەڵێ ئیبن عەباس خۆی دەگێڕێتەوە دەفەرمێ کە دوایی پێغەمبەر صلی الله علیه و سلم وفاتی کرد لەگەڵ پیاوێکی ئەنساری وتم ئەوە بۆ نەچین
ئەم علمە لای ئەم خەڵکانە وەرگرین با نەفەوتێ ئەم حەدیث و فەرمودانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەڵێ کابراوتی ئاخر ئاوە سەیرێکی کردم وەکو چۆن مەسەن دوور بڵێن چات تۆ بە تەمای چیت ئاوە ئەفەرمێ ئیبن عەباس من ڕۆشتم جام بەسم ئەم نقطەیە کە زۆر مهمە ئەفەرمێ کابرایەکی ئەنساریم بینیم ئەمە فەرمودەی پێغەمبەری صلی الله علیه وسلم لەبەر بوو خۆ ئیبن عەباس ئامۆزای پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەر هەر ئەمری بکردایە بیوتایە بە کابرای ئەنساری وەرە بۆ ماڵی ئێمە فێرم کە لەبەر قەدر و حورمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەتەئکید هات ئیبن عەباس ئەفەرمێ چوون بە دوای کابرا پێی ڕانەگەشتم چوە ژوورەوە کەیە کاتی چێشتنگایە ئەو کاتێ ئەڵێ لە بەردرگا دانیشتم تەقەشم نەدا لە دەرگاوتم لەوە تێسەخ کاتی ئیسراحەت و خەو بێ ئەفەرمێ لە بەردرگا دانیشتم خۆم ئاهات چۆن ئەڵێ خۆم ئاف کزۆڵە و فەقیر کرد دانیشتم ئەڵێ دوای کابرا هاتە دەرەوە سیری کرد کاکە تۆزایی بوو وتی ئەی ئامۆزای پێغەمبەر چی ئەکەی لە کێوە لێری وتی وەڵڵا لەو لەحزەی چوویتە ماڵەوە من لێرم ئەی بۆ تەقەنە لە دەرگا وتم نە با ئیسراحەتی خۆی بکە یعنی ئەمە ئەوپەڕی تەواضوعە لە فێربوونی عیلمە ئەم تەواضوعەی لە فێربوونی عیلمە دوای کابرای ئەنساری ئەڵێ کە دوای ئیبن عەباس بوو بە ئەو ئیبن عەباسی کەوا هەموو خەڵک احتیاجی عیلمیەوە بوون ئەڵێ وتی ئای دەستی شکاو بەخوا ئەو ڕۆژە کەوتی با بچین فێری عیلمی وام زانی کەس پێویستی بە عیلمی ئێمە نابێت ئەوە من هەر وەکو خۆم وام ئیبن عەباسیش خەڵک فتوای لێ وەرگ کاتە دووەم تەواضوعە لە وەرگرتنی زانستە یعنی زۆر بەداخەوە ئێستا ئێمە لە وڵاتی ئێمە بەڕاستی یەکێک لە کێشەکان ئەوەیە ئێمە تەواضوعمان لە وەرگرتنی عیلما نییە من کە خۆم بەم جلوبەرگەوە خۆم ئەبینەوە خۆم لێ دەگۆڕێ بۆیە یەکەم تەواضوع ئەوەیە ئینسان خۆی لێ نەگۆڕێ خۆی بەکەم بزانێ لە خەڵکی تر ئەگەر من خۆم بەکەم زانی لە هەموو کەسی تر لە هەموو ئەهلێکی ئیمان و ئیسلام کەواتە لێرەشدا تەواضوع بێ لە فێربوونی عیلما دووەم ئەوەیە کەوا لەگەڵ خەڵکیات تەواضوعمان هەبێ لەگەڵ هەموو کەس ئاسایی بێ من بچم سەلام لە خەڵکم بۆچی ئەو سەلام لە من کا با من سەلامی لێ بکەم یەکێکی تر لە تەواضوع ئەوەیە کەوا بەڕاستی کابرای دەوڵەمەند ئەبێ کەسێکی متەواضع بێ پێی وان نەبێ ئەم ماڵی ئەو هەیەتی ئیتر تەواو خوای گەورە سوبحانەوە وتەعالە بەس بەوی و هیچ کەسی تر نیە ئیتر هەموو کەس بە بچووک سیرکە بۆیە بەڕاستی هەر کەسێک بە ماڵ بغرابێ لە خۆی دەرچێک و قارون لێ دەرەچێ قارون کە کاتی هاتە دەرەوە جلوبەرگێکی جوان خەڵک بە دەوروبەریا بوون وتی کێ هەیە لە من باشتر بێ لە من چاکتر بێ خەڵکی هەمووی بەچی ئەزانین خەڵکی هەمووی بە هیچ ئەزانین بەس خوای گەورە بە ناخی زەویا برد کاتێکێکی تر لە تەواضوع ئەوەیە ئینسان خەڵکی دەوڵەمەند تەواضوع دەگێڕنەوە لە مەجلیسێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم کابرایەکی دەوڵەمەند هات تەنها یەک شوێن هەبوو دانیش ئەویش لە پەنای کەسێکی هەژار و فەقیرە هەرچی کرد هەر ئەوێ هەبوو هات خۆی کۆ کردەوە جلوبەرگەکانی ئاوا لێ کرد دانیشت پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم دیمەنەی زۆر پێ ناڕەحەت بوو بۆ وای کرد دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاگاداری کردەوە ویشێکی زۆر غەڵەت بوو کە تۆ لای ئەو فەقیرە ئەو خۆت کۆ کردەوە دوایوتی یا ڕەسوڵ الله نیوەی سەروەتەکەم ئەدەم بەو کابراوتی ئەو سەروەتەی تۆم نایە نەوەکو وەکو تۆم لێ بێ کاتێکێکی تر لە تەواضوعەکان ئەوەیە کەوا ئینسان تەواضوعی هەبێت دەوڵەمەند تەواضوعی بەرامبەر بە فەقیر هەبێت چونکو ئەگەر ئەم دەوڵەمەندەی موسڵمان ئەهلی ئیمان ئەگەر خەڵکێکی فەقیر نەبێ زەکاتێکی لێ وەرگرت لە قیامەتا چی ئەکە کاتە ئەبێ کابرا تەواضوعی ئەوەی هەبێت کە بەم فەقیرە قیامەت بەدەستێن کە بەم فەقیرە بەهەشت بەدەستێن یەکێکی تر کە زۆر زۆر موهیممە بەڕاستی زۆر بەداخەوە لە دنیای ئیسلامی ئەمڕۆدا کە هەرێمی ئێمەش بەشێکە لەو دنیای ئیسلامە ئەوەیە تەواضوعی قیادە و بەرپرسەکان لەگەڵ خەڵکیدا زۆر بەداخەوە زۆربەی خەڵک دەگمەن اللهم إلا ما رحم ربي هەر کەس ئەبێتە وەزیرێک ئەبێتە گزیرێک ئەبێتە ئەندام پەرلەمانێک ئەبێتە هەر بەڕێوەبەرێکی ئاسایی لەگەڵ وەرگرتنی پۆستەکەی خۆی لێ دەگۆڕێ زۆر جار دەبینی کە لە کاتی هەڵبژاردنە پروپاگەندەی هەڵبژاردن بزانە چی ئەکەن لەگەڵ ئەم خەڵکە لەناو خەڵکە تەوقە لەگەڵ خەڵکەکە ڕسم لەگەڵ فەقیرترین کەسە ئەگەرێ ئەچێ لەگەڵ عەربانچیەکە قسەکە چی ئەمان بەس مجرد کە سەر کەوت یەک قۆناغ چوە سەرەوە ئیتر هەموو شتێکی لەبیرەچ بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو گەورەیی خۆی کەوا پڕ بووە لە تەواضع و لە خۆ بەکەمزانی خوای گەورە ئەفەرمێ وەخفض جەناحەکە لمن اتبعك من المؤمنين يعني أبي بيغمبر فرمي عليه الصلاة والسلام تو تواضعتها ببرامبر بشيون كوت وكانت كاتا يكم لكاري إسلامية
دەبێ ئەو کەسەی برا گەورەیە لە کاری ئیسلامیە زۆر متەواضع بێ بەرامبەر ئەو خەڵکەی کەوا شوێنی کەوتون ئەم خەڵکەی کەوا بە دوای ئەوەون لەبەر خاتری خوا و قیامەت بە دوای ئەوەن کەواتە ئەم برا گەورەیە یەکەم لە کار و ڕابوون ئیسلامیا دەبێت زۆر متەواضع بن یعنی دەبێ پێش هەڵبژاردن و پاش هەڵبژاردن وەکو یەکوابێ نەک پێش هەڵبژاردن شێوەیەک پاش ئەمە یەکەم دووەم پێش وەرگرتنی پۆستەکە و پاش وەرگرتنەکەی بێ هەر وەکو یەکوابێ محەممەد صلی الله عليه وسلم کە ئەبێتە پێغەمبەر لە پێش پێغەمبەرایەتی و پاش پێغەمبەرایەتی هەروایە لەگەڵ خەڵکە نەک ئەوەی کەوا خۆی لێگۆڕێ گەورەترین کێشەیەک کەوا ئێستا دووریەک و فاسیلەیەک لە نێوان سەرکردە و خەڵکی خواردا دروست بە دووریەکە لە ئەنجامی چیوە لە ئەنجام تەکەببر و لووتبەرزی قیادەکانەوە دروست بووە دەبینن ئیمام عومەر ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ کاتێک کە خەلیفەیە ئیمامی ئەبوبەکر پێشەوەی بێتە خەلیفە ئەچوو خزمەتی بە پیرەژنێکی هەژارە کرد مەڕەکانی بۆ ئەدۆشی کە بوو بە خەلیفە ئەڵێ ڕۆژێکیان ڕۆشت بۆ ئەوەی کەوا مەڕەکانی بۆ بدۆشی تەقەیا لە دەرگا پیرەژنەکە وتی بە مناڵەکان بڕۆ بیکەونە بزان کێ سێ چوار هەتیوی لا بوو کچۆڵەیەک چووتی حالی بۆ شاتی یا ئومما وتی وەڵا دایکە ئەمە شیردۆشەکەمان یعنی مهمە ئیمام خەلیفەیە ئەڵێ مەڕدۆشەکەمان ئیمام ئەبوبەکر هیچ لێ خۆی لێ نەگۆڕە چۆن وان پێڵێ ئیمام عومەر ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ خەلیفە بوو جارێکیان عادەتەن بە شەوان دەگەڕا بزانین دەنگ و باسی شارچی ئەفەرمێ جارێکیان لە دووری مەدینەوە ئاگرێکی بینی چوو سەیری کرد خێمەیەکی بچوو هەڵدراوە پیاەک لە بەردەم خێمەیەک وەستاوە فەرمووی ئەمە چییە وتی وەڵا خێزان دوور بێت لە ڕووی جەناب تو بیسەران دووگیانە خێری کە مناڵیە بێ کابرایەکی غەریبەیە نازانێ ئەمە کیە ئیمام عومەر دەچێتەوە بە کەلثومی خێزانی ئەفەرمێ ئەی کەلثوم ژنێک کە دووگیان بێ مناڵی بێت چی پێویست هەندێک هەڵگر با بچینەوە ماڵێک لەوێ ئەڵێ شتمان هەڵگرت و بردمان چوینە ئەوێ و لەوێ کەلثوم دەچێتە ژوورەوە خێمەکە خزمەتی ئافرەتەکە ئیمام عومەر ئەفەرمێ لە دەرەوە ئاگرە کاتەوە فووە کاتە دارەکان داگیرسێ لە ناو ڕیشیا دووکەڵ دەرەچێ ئەڵێ تۆزێکی پێچوو کەلثوم وتی ئەمیرە المؤمنین مناڵی بوو ئەڵێ کابرا نییە هەر ڕەنگی تێک چوو ئەم لێ پاڵی یاوەتەوە ئەمیر المؤمنینش خەریکی چییە خەریکی فووکردنە ئاگرەیە کە دووکەڵ هەمووی دەموچاوی داگیر کرد کەواتە زۆر گرنگە کە قیادە برا گەورە ئەگەر تەواضوعی هەبێ هەم بۆ ئەو گەورەیە هەم دەسەڵاتیشی بەردەوام بێ ئەمڕۆ کێشەیەک لە ناو دنیای ئیسلامە بەگشتی دروست بووە ئەستا تۆ دنیا ئەوروپا سیرکە وەزیری پەروەردەی فەڕەنسا مەغریبیە ئافرەتێکی مەغریبیە نازانم ئەگەر متابعەت کرد بێ لە فەیسبووکە ڕسمێکی بڵاو کردوتەوە ئەمە زۆر مهمە کاتێ وەزیرە ڕسمێک بڵاو کاتەوە کە مناڵە لە مەغریب جلێکی شری لە بەرای شوانی مەڕن یعنی ئەمە ئەخلاق و ئاکارێ بێ ئینسانی موسڵمان وابێ بەداخەوە کە ئێمە لە وڵاتی ئێمەدا زۆر بەداخەوە لە هەرێمی ئێمەدا هەر کەس کەسێکی ئاساییە مەرحەبایی هەموو کەسەکە بەس مجرد پۆستێکی وەرگرت باوەڕکە زۆر جار دەرگا سیارەکەشی هەر ئەبێ بۆ بکەنە بۆشی داخل سامان هۆکاری چییە کە مرۆڤەکان موسڵمانە ینی خوێندکاری شەرعیە ئەندامی حیزبێکی ئیسلامیە بانگخوازێکە بەڵام کاتێ دکتۆرانامەیەک دێنێ دەبێتە وەزیر دەبێتە پەرلەمانتار جۆرێ لە جۆرەکان لە خۆی دەگۆڕێ بەڵام بیانوش دێنێت تۆڵێ من کاتم نییە مەشغوڵم تەلەفۆندا ئاخار ڕقەمە گۆڕێ ئەمە هۆکارەکەی بۆ چێگەێتە لە کاتێکە وەکو جەناب دەفەرمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە لووتکەی دەسەڵاتیا و لە گەڕانەوەیە بۆ مەککە کە فەتحی مەککە ئەو هەموو سوپای لەگەڵایەت دەفەرمون ئەوەندە بە تەواضع و خۆ بە کەمزان بووە تەنانەت سەری هێندە نەوی کردو کە مێزەرەکەی لە زەوی خشاوە هۆکارەکەی ئەوەیە بەڕاستی ئینسان ئەگەر خۆی بناسێ زانایان دەفەرمون خوای گەورە کە ئەفەرمێ با ئینسان سەیری خۆلکە فەلیەم بزانێت لە چی خەلق بوو مما خولق لە چی دروست بوو لەما ئەفەرمون دوور بێت لە ڕووی جەناب تو بیسەرە لە ڕێڕەوی میسکردنەوەی ئینسان دوو جار هاتوۆتە دەرەوە جاگەر ئینسانێک ئاوا خۆی ئاوا ببینێ ئەمە یەک دووەم شکالێکی تر ئەوەیە کەوا ئێمە بەڕاستی یەکێک لە هەڵەکانی ئێمە ئەوەیە زۆر بەداخەوە زۆر جار دەبینی کەسێک
وەکو جەناب تەڵێ لە شەریعەی ئیسلامیە شەهادەیەکی بڕوانامەیەکی ئەمە لەگەڵ حورمەتم لەگەڵ ڕێزم بۆ ئەوانی کە بڕوانامەیان هەیە کێشەکە ئەوەیە لە سەرەتاوە بە هەڵە دروست بووە نەتیجەکەشی هەروە دەبێت یعنی ئەگەر ئێمە ئەلفوبێی شریعەت تێبکەین ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم تێبکەین کە محەممەد کاتێک کە شوانە لە ئاخرەکەوێ ئەبێتە پێغەمبەر لەگەڵ خەڵکا تەعاملی چۆن هەروەکی ئیمامی عومەر بڵێن پێغەمبەر خوا دەی پارێز بەس ئەی ئیمامی عومەر ئەفەرمێ جارێکیان عەبدوڕەحمانی کوڕی عەوف زۆر ملازیمە و زۆر لەگەڵیان ئەفەرمێ ڕۆژێکیان ئیمامی عومەر خەڵکی کۆ کردەوە فەرمی خەڵکینە بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله ئەزانن من نام عومەیر بوو شکراوەی عومەرە مەڕم ئەلەوەڕان بۆ قوڕیش لە پای چەند درهەمێکە والسلام عليكم خواتان لەگەڵ عەبدوڕەحمان ئەم موقفەی زۆر پێسێر بوو وتی قوربان ئەم موقیفەت زۆر موقیفێکی هەم لە ناکاو بوو هەم غامز بوو چی وای لە تۆ کرد کە بێ ئەم شتە بۆ خەڵک باسکی وتی عەبدوڕەحمان من ئاوا بڕێمە کرد ئێستا شەیطان وەسوەسەی خستە دەستم دڵمەتی ئەی عومەر تۆ کێی ئەزانی ئێستا تۆ کێی ئەزانی ئێستا فارس و ڕۆم بەس بەناوبردنی تۆم حاڵیان تێکە چێ لێت ئەترسم چیاوانە شڕۆڵە و فەقیری لەگەڵ خەڵکی فەقیرە هەڵەچی و داهاتیشی ئەفەرمێ منیش هاتم ئەو نەفسم وا لێ کرد کەواتە ئەمە قسەکەی من لەسەر ئەم نوقتەیە ئیمامی عومەر تێگەشتووە لە دینداری کە دینداری شخصی دیندار پێوەرەکەی تەقوایە نەک پێوەرەکەی شەهادە بێ ئینسان کە پلەی بەرزە بێ خەڵک زیاتر محتاجیە بێ کەواتە بێ زیاتر بەدەم خەڵکەوە بێ کە من ئێستا هیچ ئیشێکم نییە کەسێکی ئاساییم لە بازاڕە خەڵک ئیشی بە من چییە بەس کە من بووم مەلایەک خەڵک ئیشی زیاتر بە منە بێ کەواتە هەتا پلە و پۆست و بڕوانامەت زیاتر بێت دەبێت تەواضوعت زیاتر بێ لەبەر دوو خاڵی یەکەم ئەوەیە ئینسان تا گەورەتر بێ لە پۆست و مەقامە لە زانست و لە بڕوانامە شەیطان زیاتر خەریکی دەبێت زیاتر وای لێیەکا خۆی بە گەورە بزانێت و خۆی لێ بگۆڕێ دووەمیش ئەوەیەکەوە ئەم کەسەی کە ئاوای لێیە خەڵک زیاتر محتاجێتی کاتە بەم دوو خەتە ئەبێ ئینسان کە شەهادەی هەبوو دەسەڵاتی ببێ زیاتر بەدەم خەڵکەوە بێ اینجا مەسئولیەتی منێک کە وەکو مامۆستایەکی ئاینی قورسترە هەتا مەسئولیەتی منێک کە مامۆستای ئاینی نەبم کاتە ئەبێ من بەردەوام لەگەڵ خەڵکا بشیم سەر و کاری خەڵکم کە بمەوێت دینداری بکەم حتا بشمەوێت دنیاداری بکەم خەڵک ڕێزم لێ بگرێ ئەبێت تەواضوعمە هەبێ کاتە ئەوەی کە شەهادەیەکێ بێ مەسەڵەن زۆر جاوەکو جەناب تەڵێ ڕقم تەلەفۆنە گۆڕێ زۆر جا تەلەفۆنی بۆ ئەکەیم ئەڵێ مەجال و ئەوانە من ئەمە ئشکالەکەی دەگەڕێتەوە سەر ئەوەی کەوا بەڕاستی خۆنەناسی ناگەر ئینسان خۆی بناسێت لەکوێوە هاتووە لەکوێوە دەستی پێ کردووە ئێستا بووەتەوە هەرگیز تەکەبر و نابێت و کەسێکی متەواضع دەبێت مامۆستا ئایا تەواضع و خۆبەکەمزانی شتێکی فیتڕەتیە و لە ناخی زۆربەی مرۆڤەکاندا هەیە یان شتێکە وەکو زانست پێویستە ئێمە بەدوایە بڕۆین و بەدەستی بێنین کاتە چۆن ئێمە ئایا گەشتێکی فیترێت چۆن گرنگی پێ بدەین چۆن وەکۆڵێک گەشی بکەینەوە ئەگەریش شتێکە پێویستی بە بوون و گەڕان و ماندووبوون هەیە لەگەڵیا چۆن بەدەستی بێنین تەواضع چۆن بەدەستی یەکەم دایمەن ئینسان کە لەدایکە بێ فطرة الله التي فطر الناس عليها ئینسان بە پایکی لەدایک کە ئەگاتە تەمنێک کە ئیتر وەکو بڵێ حەدی تەکلیفێت و تەکلیفی شەرعی لەسەر بێ ئیتر بەردەوام شەیطان نایەڵێ ئەم ئینسانە دینداری بکە کاتە لە ئینسانە دائیمەن ئەگەر بێت و چەند خاڵێکەیە ڕەچاویان نەکا ناتوانێت تەواضوعی هەبێ یەکەمیان ئەوەیە ئەگەر کەسێک لە خوا نەترسێ هەرگیز تەواضوعی نابێ چونکە خوای گەورە تلك الدار الآخرة نجعلها للذين لا يريدون علوا في الأرض يعني تكبري نابێ کاتە من وەکو دیندارێک وەکو مسلمانێک وەکو ئەهلی قیبلە ئەگەر چاوەڕێی قیامەت کەمە متەواضع کاتە چەندە تەواضوعم زۆر بێ تەقواکەشم لەگەڵ تەواضوعەکە یا بە پێچەوانەوە بڵێن ئەگەر کەسێکت بینی یەکێک لە پێوەرەکانی ئەم کەس بزانی ئەهلی تەقوایە ئەهلی تەقوانیە بزان چەندە متەواضع لەگەڵ بەرامبەرەکەی
ئەمە خاڵێک کە زۆر گرنگە. خاڵی دووەم ئەمە بۆ ئەهلی ئیمان کەسێکی کاکە ئیماندارنی ئەتۆڵێ بە تەقوا تەواضع زیاتر بێ ئەگەر ئیماندار نەبوو یەکێکتر لەوان ئەوەیە تۆ حەزەکەی چۆن مامەڵەت لەگەڵا بکرێت تۆش ئاوا مامەڵەت لەگەڵ خەڵکا بکەی. ئێستا کەسێک لە پێگەیەکایە مەسئولیەتێکی هەیە چەند مراجع دەچێ بۆ لای بۆ ئیشێک ڕۆژێک لە ڕۆژان ئەو خۆی دانێ مراجعەکەم ئەم مراجعی کە دەچێ بۆ لای زۆر بەداخەوە زۆر لە دایرەکانە سیستمێکی کە مادام سیستمێکی ڕێک و پێک نییە لە وڵاتی ئێمە زۆر بەداخەوە دەبینی خەڵکی پیر و پەککەوتە چەند سەعاتێک لە بەردرگای مۆزەفێک ئاوسێ بۆ یەکی مسە باوەڕکە جارێکی من چوومە دایرەیەک سەعات دەوری 9 دەقە چوو وتی ئەو بەرپرسە تا سەعات 9 ئیمزاکە 9 مەگە داینێ بۆ سبەی یعنی ئەمە ئەو بەرپرسە خۆی لە جی مندانێ مراجعێکەوە هاتوو ئیشێکیە و ئیشەکەی بەڕێ بچ لە وڵاتێکە کەوا قانونێکی دایمی تیان نەبوو یاسایەکی تیان نەبوو بە سەعات شتەکان ئەگۆڕێ تۆ بۆ ئیمزایەکە گەر بیخەیتە بەیانی پێچە قانونێکی تازە بە ئیشێ بۆ سەر نەگرێ کاتە دووەم بۆ بەدەسێنانی تەواضەوەیە تۆ خۆت دانێ لە جێی مراجعەکەتە خۆدا لە جێی ئەوەیدا کە لە بەردەستی تۆیە بزان ئایا ئەم کەسە چۆن ئەتەوێ مامەڵەت لەگەڵا بکە. یەکێکی تر ئەوەیە کەوا بیر کاتەوە ئەم کەسە ئێستا کەسێکی خۆی بە گەورە دەزان لە ناو خەڵکاوایە سبەینێک کە نەخۆش کەوت و پەکی کەوت کێ ئاوری لێ ئەداتەوە کێ مەرحەباییەکە چەندین سەرکردەمان بینیم چەندین دەسەڵاتدارمان بینیم لە کاتی قووەت و دەسەڵاتە چەند تەکەبوری هەبوو چەند خۆی بە گەورە ئەزان چەندین حیمایی هەبوو چەندین ئیستیعلاماتی بوو کە نەخۆش کەوت کێ باسی کرد زۆر بەشیان مردن کەس نیزانی کە مردوون. کاتە ئینسان یەکێکتر لە تەواضع ئەوەیەکەوە دائیمەن لەگەڵ خەڵکا بژی بۆی خەڵک بۆ ئەو بژی ئەمە خاڵێکە زۆر گرنگە کە بیر کاتەوە ڕۆژێک دەبێ پەکی دەکەی هەموو ڕۆژێک کابرا ڕئیس نییە ئەڵێ کابرا جارێک لە سەردەمی فرعونەکانە لە میسر دوو دەسەڵاتدار شەڕیانە بێ یەکێکیان زاڵەوێ بەسەر ئەوی تریانە ئیتر لە تەنیشت خۆیە سواری ئەسپ و عەرەبانەیەکی تریەکە ئاوا ڕێیەکە ئەڵێ مەلیکە دەستگیر کراوە کە هەموو جارە سەیری تایی ئەسپ و عەرەبانەکەی زاڵەکەیە کرد ئەڵێ وشتی ئاڕایکم زان بۆ ئەوەندە سەیری ئەو تایی منەکە ڕایگوتی بۆ ئەوەندە سەیری ئەو تایی منەکەی وتی ئەم تایە سەیرم کرد هەندێکی لەسەرەوە دێتە خوارەوە چێتەوە سەرەوە وتی من دوێنێ لەسەرەوە بووم بەس ئێستا لە خوارەوە تۆ ئێستا لەسەرەوەی بەس بزان لەوە چێ سبێنێ بێتە خوارەوە کاتە ئینسان بزانێ کەوا نەخۆشی کەوا نەهامەتی و لە ژیانە کە دێ بەسەریە وای لێ کە کەس ڕێزی ناگرێت کاتە لە دەسەڵاتە تەواضعت هەبێ بۆی لە کاتی بێدەسەڵاتی خەڵک ئاور لێباتەوە یەکێکتر کە زۆر گرنگە بۆ ئەهلی ئیمان ئەوەیە کە دائیمەن ئینسان دڵی پاکاتەوە زانایان دەفەرمون ڕەحمەتی خوایان لێبێ ئەفەرمون معالەجەکردنی دڵ قورسترە لە معالەجەکردنی کردەوە ینی معالەجەکردنی کردەوە ئاسانترە تا دڵ کردەوە مەسەن تۆ لە نوێژە ئەتوانی دەست بەڕ جوان بگری ڕکوعەکەت سجودەکەت حەجکردنەکەت ئەتوانی ظاهرەکەی بە جوانی ئەنجام بدەی بەڵام دڵ زۆر قورسە بێ زۆر لەگەڵیا خەریک بێ کاتە ئینسان ئەگەر هاتوو لەگەڵ دڵیا خەریک بوو معالەجەی دڵی کرد دڵی پاک کردەوە ئەوجا ئەتوانێت تەواضعی شێ بێ چونکو دڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو چی وایە وەکو پاشا وایە ئەگەر دڵ چاک بێ هەموو ئەندامەکان چیە چاک ئەگەر دڵیش خوا نەخواسە خراپ بێ هەموو ئەندامەکان کاتە تۆ وەرە لە مەرکەزەکەوە دەست پێ بکە دڵت پاکەرەوە ئەندامەکانیش تابعی دڵ دەبن. مامۆستا لە فەرمودەکە فەرمێ هەر کەسێک تەواضعی هەبێ لەبەر خوا ئایا تەواضع بۆ غەیری خواژەیە یان بۆ منە خەڵکانێک دەبینین لە کۆمەلگەی خۆماندا هیچ ئیلتیزامات و پامەندبوونێکیان بە شەریعەت و بەرنامە و عیبادەتی خواوە نییە بەڵام سەیرەکەی زۆر تەواضع زۆر ڕووخۆش هەمیشە بوونەتە پردێک بۆ بەگەیاندنی مرۆڤەکان بۆ ئاشتەوایی کۆمەڵایەتی لە ڕێزگرتنی میوان لە تەواضع و خۆبەکەمزانیان بەرامبەر بەوانەی کە لە دەوروبەریاندان ئەمە لە چیەوە سەرچاوەی گرتووە بۆچی ئەم مرۆڤانە ئەم تەواضعیان تیا دروست و هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە؟ خاڵێکەیە کە زۆر درنگە ئەو حەدیثە من تەواضع لله رفعه الله ئەمەی کافرێن لەبەر خوا تەواضع پێ خوا لە قیامەتا بەرزی ئەکاتەوە کاتە ئێمە تەواضعێکمان هەیە کاتە بەرزبوونەوەکە بۆ قیامەتە لەبەر خوایکم بۆی لە قیامەتا پێی بەرز بم ئەوەی کەوا قیامەتی پێمە بەستنێ لە دنیا کەسێکی متەواضعە خوای گەر ولا یظلم ربک ئەحەدا پەروەردگار هیچ کەس زوڵم لە هیچ کەس ناکە کەواتە کەسێک لە دنیادا ئەهلی تەواضعە خوای گەورە پێگە و قەدرێکی دنیایی ئەدات
ئەوەی کە دەبی مەسەن کەسێکی وا هەیە مەسەن بڵێن نوێژیش ناکە لەوەچێ نەعوذ بالله باوەڕشی بەخوا نەبێ باوەڕشی بە قیامەت نییە بەس دەبینی کەسێکە لەو پەڕی دەسەڵاتە مەسەن ئەو سەرۆکانی وڵاتە ئەوروپیەکان ببین زۆر بەیان کەسانێکی زۆر سادە ئەو لەم شەوانە ئەخبار ئەو مێرکلی نیشانداوی ئەڵمانی زۆری ئەتیادی لەناو مناڵ و خەڵکە ئاهات و ڕۆژن ئەم تەواضعی ئەوان هەیەە لە دنیادا خوای گەورە پاداشتی داونەتەوە بەچی بەوەی کەوا ژیانێکی ئیسراحەتیان هەیە کێشە و مەشاکلیان زۆر کەمە هەیان بێ زۆر کەمە چووکو ئێمە ئەم نقطەیەش زیاد کەمە ڕاستی نائەدالەتیە بڵێن هەچی ئەوروپا هەموو زەربی سفرە هیچی وانە چونکە خوای گەورە فەرمێ فەبەشر عیباد الذين يستمعون القول فيتبعون أحسنه ئیمامی عومەر لە سەردەمی ئەوە کاتێ فەتحی عێراقیان کرد بینیان فارس تۆماریان هەیە تۆماریان چیان نووسی ناوی سەربازەکان پلەبەندیان هەیە ئیمامی عومەر فەرمووی بیکەن وتیان بە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە کاتی ساڵی 9 هیجری کە مەشهورە بە ساڵی عامر و وفود وتیان یا رسول الله ئەگەر هەر شتێک مۆری پێوە نەبێ نایخوێت خۆ لە عالمی ئیسلامی و عەرەبی ئەو کاتە مۆربا نەبوو پێغەمبەر صلی الله علیه و سلم چ مۆرێکم بۆ دروست کرد کاتە قسەکەی من لەسەر ئەمەیە ئەمەی کە بڵێن هەچی شتیانە زەربی سفرە بێ بەڕاستی ئەم قسەیە وانییە لەبەرەوەی ئەمەی کە لەبەر خوا تەواضعەکە خوای گەورە لە دنیادا ئیسراحەتی قیامەتیشی پێدا بەسەوەی لەبەر خوای گەورە نەبێ مەسەن کەسێکەیە دەبینی لەبەر پۆستی خۆی مەقامی خۆی دەبینی کەسێکی متەواضع چەند جار لە هەڵبژاردن هەڵی ئەبژێرنەوە بە زۆرێک پۆستەکەی ئەدەنەوە کەواتە خوای گەورە لە دنیادا ئەهلی تەواضع کە بۆ غەیری خوا بێ مادام لەگەڵ خەڵکی خوادا باش بن ئەفەرمێ خەیر الناس ئەنفعهم للناس لە دنیادا چاکترین کەسانێکن ڕێزیان هەیە حرمەتیان هەیە بەڵام ئەوەیە فەرمێ من تەواضع لله نەتیجەکەی چیە ڕەفعه الله خوای گەورە بەرزی دەکاتەوە کاتە ئەوەی بۆ دنیا تەواضعی هەیە بەرامبەر ڕعیەتەکانی بەرامبەر خەڵکەکەی خوای گەورە ژیانی دنیا ئیسراحەتەکە مامۆستا ئایا هەمیشە و بەردەوام یا بۆ هەموو کەس تەواضع شتێکی باش و ئیجابیە یان زۆر جا پێویستە پێم وابێ لە جەنگێکدا ئەبوو دوجانە یاکە لە هاوڵەکان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئەم جۆرێ لە خۆ بە گەورەزان و سنگ دەرپەڕاندن و خۆنواندن دەڕوا دەڵێ ئەمە تەنها لە کاتی جەنگدا نەبێ ئەم جۆر ڕۆشتنە شتێکی باش نیە وەخوا ئەم جۆر ڕێڕۆشتنەی بۆ ترساندن و پڕ لە قینکردنی کافرەکان پێخۆشە ئایا بۆ منە کەسێک بەردەوام محارەبەی دینی خوا کاتژایەتی موسڵمانانەکە لە ڕاگەیان و میداکانیەوە پێویستە بۆونە من و تۆی موسڵمان هەمیشە تەواضعمانە بێ و هەروەکو ئەو تەواضعی کە بۆ موسڵمانێکەمانە بۆ ئەویش هەمان بێ خوای گەورە کە باسی ئەو وعد و بەڵێنە ئەکا کە فەرمێ خوای گەورە وعدی بە ئیماندارەوە لەیەستەخلیفەنەهم کەمە استەخلەفە الذین من قبلهم خوای گەورە وعدی بە ئیماندار داوە کەوا بیکاتە جێنشینێک وەکو ئەوانەی پێشترا بوون کۆمەڵێک مەرجی بڕیار داوە بۆ ئیستیخلافی ئەهلی ئیمان لەسەر زەویە کەی موسڵمان دەسەڵات پێیاکە کەی موسڵمان توانێت هەناسەیەکی ئازادانە بژی ئەتوانێت دینداری خۆی بە ئازادی بکە خوای گەورە کۆمەڵێ مەرجی داناوە ئەگەر ئەم مەرجانە بێنەجێ یەکێکیان فەرمێ ئەذیلەتین عەلە المؤمنین ئەعیزەتین عەلە الکافرین یعنی موسڵمان تەواضعی بەرامبەر بە ئەهلی ئیمان ئەبێ بەرامبەر بە ئەهلی ئیسلام ئەبێ کەسێک کەوا بێدینە کەسێک کەوا ئەهلی ئیمان نییە بەرامبەرتە چونکە خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە سوورەتی ممتەحینە تەصنیفی ئەهلی کوفرەکە ئەهلێکیان محاربە لەگەڵتا ئەهلێکیان مسالمە ئەهلێک کەوا ئەهلی مسالمە تۆش هەیە مسالمی لەگەڵیە مەسەسە کابراڵە جوولەکە و یەهود کافرن ئەمە معنای ئەوە نییە بچی یەک بێنی سەری بڕێ ئەمە وانە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە پێغەمبەر فەرمی ئەوانە کافرن محاربەشی نەکردو تا ئەوان عهد و پەیمانی ئەشکاندو کەواتە ئینسانی موسڵمان خوای گەورە فەرمی واعدوا لهم ما استطعتم من قوة فإن عاقبتم فعاقبوا بمثل ما عوقبتم به ئینسانی موسڵمان دەبێ بەرامبەر بە موسڵمان تەواضعی هەبێ خۆی بە کەم بزانێ بەڵام بەرامبەر بە ئەهلی کوفر نابێ بۆچی ئەبوو دوجانە ڕێی پێدرا کەوا جلوبەرگێکی لەبەر کرد مەشیەکی یانی خۆ بە زلزانانە بەناو شەڕاوە لەبەرەوەی دوژمنەکان بزان کە ئەهلی ئیسلام پیاوی ئاوا ئازا و جربەزە و لێ هاتووی هەیە بەڵام یەک خاڵکە زۆر گرنگە دائیمەن بەرامبەر بە هەموو کەس بەرامبەر بە هەموو بەرامبەرەکەت کە تۆ بتێ کەسێکە بەرامبەر تۆ وەستاوە سوکایەکتیت پێەکە ئەتشکێنێ نابێت تۆش وەکو ئەو بکەی کە ئەو کردوویەتی
لەبەرەوەی بە هیچ شێوەیەک جائز نی ئینسانی مسلمان زمانی بۆ خراپ بەکاربێنێ. کاتە تەواضع بەرامبەر بە ئەهلی ئیمانە، بە غەیری ئەهلی ئیمان ئەگەر تۆ بتەوێت تەواضعکەی بەڕاستی پێی ناوترێت تەواضع، پێی دەوترێت زەلیلی. بۆیە دەبێ ئینسانی مسلمان دینەکەی بپارێزێ، عیزەتی دینداری بپارێزێ. ئەڵێن ئیمامی عومەر جارێکە چووە یەمەن، بینی کابرایەک ئاوای ملی کەس کرد و حەرام لەر ئەفەرمێت دوڕێیەکی پێوە دایمەن دارێکی پێوە تقریبا ئەوەی کە باسیەکا لەسەر پێی ئەچێت نیو مەتر بوو بێ، تۆزێ ئاوا زۆر ئەستور نەبوو زۆر باریک نەبوو. ئەفەرمێ ئاوای لە ملی کاکبرا کرد، وتی خوا بتکوژێ ئیسلام زەلیل مەکە، ڕێک بڕۆ. کاتە ئینسانی مسلمان بەرامبەر بە ئەهلی ئیمان بێت تەواضع هەیە، بەڵام بەرامبەر بەوە نابێ ئاوا خۆی بەکەم بزانە، خۆی بە بچووک بزانم. مەسەڵەن تۆ پێت وابێ کەسێکی دەسەڵاتدار ژیانی تۆ بەدەست ئەوە لەبەرەوەی خۆت قوربان لە خزمەتتام، ئەمە لە دینداریان ناوەشێتەوە. وەلەن یەجعل الله للکافرین علی المؤمنین سەبیلا. یعنی ئەبێ دایمەن ئەهلی ئیمان کەسانێکی سەربەرز بن، کەسانێکی بەعیزەت بن، بەس ئەم عیزەتە نایخاتە تەکەبور. یعنی من پێم وانە بێ کەسێک نوێژ ناکات لەو گەورەترم فیزی بەسەرا بکەم، نا کەسێک کە بەرامبەر من وەستاوە سوکایەتیم پێدەکات دەمشکێنێ، ئەبێ ئەو شکاندنی خەو ئەو لە ئاستێکا ڕایگرم. مامۆستا بەرووبوومەکانی تەواضع، کاتێ من لە دنیادا تەواضعم هەبوو بەرام لەبەر خوا و بۆ بەندەکانی خوا ئەو تەواضع ئەو بەرهەم و سوودانەی کە من دەستمەکەوێت لە دنیا و لە قیامەتدا کامانن. یەکێک لە بەرووبوومەکان ئەوەیە کەوا خوای گەورە خۆشی دەوێت، چونکە خوای گەورە ئەفەرمێ یا أيها الذين آمنوا من يرتد منكم عن دينه فسوف يأتي الله بقوم يحبهم ويحبونه. خوای گەورە خۆشیێن ئەمانە کێن؟ یەکێکیان ئەفەرمێ ئەذلة على المؤمنين. کاتە یەکەم ئەگەر تەواضعی هەبێت لەبەر خوای گەورە ئەوەیە کە خوای گەورە سبحانه وتعالى خۆش. یەکێکتر لە بەرووبوومەکان ئەوەیە کەوا خوای گەورە لە قیامەتا ڕێزی لێنێ. بۆیە پێغەمبەر صلى الله عليه وسلم لە حەدیثێکە ئەفەرمێ من ترك اللباس تواضعا لله وهو يقدر عليه دعاه الله يوم القيامة على رؤوس الخلائق حتى يخيره من أي حلل الإيمان شاء يلبسها. أفرمي هركس تواضعي هبه لبر خواي گەورە دەوڵەمەندێک دەسەڵات هەبێ جلێکی جوان و ڕێکوپێک و پۆشتە لەبەرکە، بەس لەبەر خوا نەک لەبەر ڕەزیلی، لەبەر تەواضع جلێکی ئاسایی لەبەرکە. ئەفەرمێ خوای گەورە سبحانه وتعالى لە قیامەتە بانگی دەکات هەچی پۆشاکی ئیمان بێ، حولەلی ئیمان بێ، خشل و ڕێزی ئیمان بێ، خوای گەورە بەبەریدا دەکات. یەکێکی تر ئەوەیە کە وتمان من تواضع لله رفعه الله. هەر کەس لەبەر خوای گەورە تەواضعی هەبێ خوای گەورە پلە و پایەی بەرزەکاتەوە. یەکێکی تر لەوانە ئەوەیە کەوا خوای گەورە ئەیخاتە بەهەشتەوە. لە سورەتی فورقانە کاتێ باسی عیباد الرحمانەکە ئەفەرمێ وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا. لەسەر خۆیان یانی بە تەواضعەوە ئەچن، تەکەبوریان نییە. ئەفەرمێ یجزەون الغرفة. ئەوانە چییە؟ غورفە کە عولەما فەرموون بەسی پێی بەهەشتە. کاتێکی تر لە پاداشتەکان و ثەمەرەکانی تەواضعەوەیەکەوە لە قیامەتە لە بەهەشتایە. یەکێکی تر لە بەرووبوومەکانی تەواضع ئەوەیە کەوا ئینسان ئەگەر تەواضعی هەبێ دەبێتە هۆی ئەوەی کەوا خەڵکی خۆشی بوێن، لەناو خەڵکا پێگە و مەقامێکی تایبەتی هەبێ. زۆر باشە. مامۆستا نیشانە و ناسێنەرەوەکانی تەواضع ئێمە چۆن بزانین مرۆڤێک تەواضعی هەیە و کامانن ئەو نیشانانەی کە پێی بناسینەوە؟ ئەوەی کەوا نیشانە و یەکەم ئەوەیە کەوا ئەم کەسەی کە تەواضعی هەیە، ئەم کەسەی کە خۆی بەکەم ئەزانێ ئەوەیە کەوا دائیمەن گەردن کەچی حەق و ڕاستی. یعنی تۆ شتێکت وت کە حەق بوو ئیتر یەکسەر قسەی تیان ناکە. دووەمیان ئەوەیە کەوا گرنگی بە خەڵک زۆرەدا، یعنی لەگەڵ خەڵکە بۆ خەڵکەش. یەکێکتر ئەوەیە کەوا دائیمەن کەسێک هات قسەی بۆ کرد شتێکی پێوت ئاوا سەیری ناکە. زۆر جار دەبینی کە کەسێک قسەیەکا بۆ کەسێ ئاوا بەلاچاوێکە سێر کردیانی تۆ ئەهلی ئەوە نیت. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەبینین هەر کەس قسەی بۆ کردبێ هاتووە دانیشتووە حتا قسەکەی تەواو نەکردووە لێی نەگەڕاوە پێی نەبڕیوە. یەکێکتر ئەوەیە کەوا دائیمەن بە بەزەیە بەرامبەریان پارویە نانی هەبێ حەزەکە بیکا بە دوو کەرتەوە لەگەڵ ئەوەی بەرامبەریە. یەکێکتر ئەوەیە کەوا دائیمەن سەردانیانەکە زۆر بەداخەوە. زۆر جار دەبینین کەسێک ئەچێتە گەڕێکەوە کەسێکی فەقیرە بەکرێکی ئەچێتە گەڕێکێکەوە کەس سەردانی ناکە. بەس ئەگەر کەسێکی دەوڵەمەند بێتە ئەو گەڕەکە خانوو بکڕێ هەمووی چییە
وەکو کابراڵێ بە شەپۆل ئەچن بۆ ماڵیان کاتێکێکی تر لە نیشانەکانی ئەوەیەکەوە کەسەکە سەردان و مامەڵەکردن و هەڵسان و دانیشتنی لەگەڵ خەڵکە یەکێکی تر ئەوەیەکەوە دایمەن لە مەجلیس و لە دانیشتنەکانە هەوڵ نادا لەسەری سەرەوە دانیش یعنی زۆر جار کەسێک دەبینی یەتە مەجلیسێکە سێرەکە دەی تۆزی ئەوەستێ سێرەکە بزان لەکوێ کورسیەکی بۆشەیە لەسەری سەرەوە ڕێکە ئێوە بچێتە ئەو سەرەوە بۆیە دائیمەن وا ئەزانێ ئەم لەوان باشترێ بێ لەسەرەوە دانیشت کەواتە خۆ بە گەورە زانین ئەوەیەکەوە تۆ شوێنێکی تایبەتت بۆ دانیشی بەڵام تەواضوعیش ئەوەیەکەوە لە هەر شوێنێکا کۆتایی پیادانشی بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم يجلس حيث ينتهي به المجلس لە مەجلیسێکا دانیشتنایە لە هەر کوێ مەجلیسەکە کۆتایی بهاتە لێوە دانیشت کابرایەک هات لەنا ئەو هەموو خەڵکە سێری کرد ئابین وتی ئیبن عەبدولموطەلیب کێ کوڕەکەی عەبدولموطەلیب کامتان نەیناسیەوە چونکو نە لەسەرەوە دانیشت بوو نە شوێنی تایبەتی بۆ دانرا بوو نە ئەوە بوو کەوا بڵێن خەڵکێک ئاوا دەورەی یابێت کە کەس بیناسنەوە ئیمامی عومەرە فەرمێ جارێکیان کابرایەک لە فارسەوە هات بۆ سەردانی خەلیفە وتی قەسری خەلیفەتان کامە وتی قەسری خەلیفە ئەو مزگەوت لە مزگەوت نەودەی دەی چوو سێری کرد لە بن درەختێکە عەباکەی هەندێکی خستوتە ژێرێکی و بەخۆیان خەوتووە ئەمە شەوەیەکەوە کەسێک کە لە دەسەڵاتایە قمەی دەسەڵاتایە بێ ئاوا بێ یەکێکتر ئەوەیەکەوە دائیمەن دڵنەوایی خەڵکان بکە مەسەن کەسێکی نەخۆشە سەری لێ بدە کێشەیەکی هەیە بۆی چارەسەرکە خۆشیەکی هەیە بەدەمیەوە بێت ئەمە کۆمەڵێک نیشانەیە هیچ تریشەیە کاتی بەرنامە مابێ ئەویش ئەوەیەکەوە ئینسان دائیمەن علامەتێکی نەبێ کە ئەو علامەتە وای لێ بکات لە خەڵکی جیا بکاتەوە زۆر جار دەبینین یەکێک لەو ئیشکالیاتانی دروستە بێ بەڕاستی ئەڵێ کە نوێژەکە ناوچاوی یا چاری وایە شتێکە خاتە ژێر سەجدەکەی بۆی ناوچاوی چی بێ ڕەش بێ ئەم بڵێ بەخوا ماشەڵڵا کابرایەکی چیەکە نابێ ئاوا بێ لەبەرەوەی تەواضوعی ئینسان ئەوەیەکەوە نیشانی تەواضوع ئەوەیەکەوە لە ناو خەڵکە بۆ خەڵک لە پێناوی خەڵکا بژی بۆ خۆ لەبەر خوای گەورە ئەگەر ئەمانە هەمووی کۆت کردەوە ئەبێتە کەسێکی نمونەیی کە ئەتوانێ هەم دنیاش بەدەست بێن هەم قیامەتیش زۆر باشە مامۆستا کاتی بەرنامەکەم تەنها ئەوەندەی ماوە کە پێم خۆشە ئەگەر لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو باشترین قودوە و پێشەنگی ئێمە نمونەی تەواضوع و خۆبەکەمزانی چۆن بووە بەرامبەر بە یارانی بەرامبەر بە هەژاران بەرامبەر بە ئەوانەی کە غەیری دینەکەی خۆی بوون یا تەنانەت دژایەتیشی کردوون یەکێک لەو نمونانە کە زۆر مهمە لە ژیانی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام لە فەتحی مەککە کە فەتحی مەککە کرا ئەبوو قوحافە باوکی ئیمامی بەکر کافر بوو ئەڵێ ئیمامی ئەبوو بەکر باوکی هێنایە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی ئەمە زۆر مهمە کە هێشتا کافرە مسلمان نی ئەفەرمێ بۆ ئەوتان هێنا من ئەچوو بۆ لایە یعنی ئەمە زۆر مهمە کە پێغەمبەر سەڵام بەرامبەر بە کەسێک کە مسلمانیش نییە ئەفەرمێ من ئەچوو بۆ لایەوە یەکێکتر لە نمونەکانی تەواضوعی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئەفەرمێ کە باز لە ژیانی مناڵی خۆیەکە پێغەمبەرە أفرمي ما من نبي إلا وقد راعى الغنم قالوا أنت يا رسول الله قال نعم قال كنت أرعيها لقراريط لأهل مكة على قراريط لأهل مكة أو كما قال أفرمي هيج بيغمبرك نبو شواني بك دعات يعني كرت توش بيغمبر خوا أفرمي منيش زور جار زور كسبيني يسب لو مقامي كي بي قرصة بلا وتو چی بووی پار چی بووی پێرار چی بووی بەس پێغەمبەر فەرمێ من شوا ئەفەرمێ هیچ پێغەمبەرێک نییە شوای نەکردووی دەیخۆ پێغەمبەرایەتی هیچ پلەیەکنێک بگاتە ئەوە زۆر ئاسایی بوو بەلایەوە کە بڵێ چی بڵێ کاکە من کەسێک بووم کەوا شوانیم دەکرد بۆ من جارێکتر لە فەتحی مەککە کابرایەک هاتە نزیکی پێغەمبەر ئاوا وەکو چی وەکو شەقشەقە ئەلەرزی هاتە نزیکیەوە پێغەمبەر فەرمووی هەون عەلا نەفسیک لەسەر خۆ بە من كري آفرتك قريشيم كانت تأكل القديد بمكة تريتي أخوان لمكة ليس كيمان هي مثلا مسؤولية كبيرة ولا كاكا من كاتي خوي للشاخ آوام أخوان آوام أكل بآوا هاتو شمانك بما أتشيني بما الرشد دي بيغمبر صلى الله عليه وسلم هون على نفسك لسر خوبة من باشاني مكو باشاني كظلم لخلق كانوا خلق لبريانس من كري آفرتك مكيم كتريتي أخوان يا أفرمي
پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەچوو هەر شوێنێ ئەنەسی کوڕی مالیکە فەرمێ سڵای لە مناڵە کرد هەر مناڵێک لەو شوێنی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لێ بووە سەلامی لێ کرد یا ئەفەرمون ئەگەر هەر کەسێک ئیشی بە پێغەمبەر هەبووە عەلەیهی السەڵات وەسسەلام ئەفەرمێ هەر کەنیزەک و جاریەیەک بۆ ئەفەرمێ جاریە چونکو ئێستش با پێ بڵم ئەوەی کەوا بە ناوی ڕێز لێنانی ئافرەت و یەکێتی ژنان و ئافرەتان چی ئەوانە هەر ئەو قەدری ئیسلامدا ئەوە گەورەترین ڕێزە بۆ ئافرەت بەس خەڵک نە بەداخەوە نە ئێمە ئەتوانین وەکو پێویست ئەدایکەین نە ئەو خەڵکەش گوێگرە تا بۆی ئەدا بکەین ئەفەرمێ جاریەیەک ئەگەر دەستی پێغەمبەری صلی الله علیه و سلم بگرتایە ئیشێکی پێ بوایە بۆ هەر شوێنێ بیبردایە دەڕۆشت لەگەڵیا دەڕۆشت ڕەگەڵیا ئەو جا گوێشی بۆ ئەکرد تا هەم قسەکانێ کرد جارێکیان باسی ئەکرد ئەفەرمێ ئەجلیس کەما یەجلس العەبید وئاکل کەما یەکول العەبید چۆن خەڵک دائینیشێ بەندە چۆندا خەڵک ئاخر بەندە و کاتت لەیان قورس بۆ کابرا بۆچی ئەهلی قوڕیش مسلمان نەبوون لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم لەبەرەوەی پێیان قورس بوو لەگەڵ بیلال و سلمان و عەمار و سوهیبا دایانێ و چات خوا و معقولە ئەکرێ من لەگەڵ ئەوانە وەکو ئەوانە بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەجلیس کەما یەجلس العەبید وئاکل کەما یەأکل العەبید بەندە چۆن دائینیشێ منیش وا دائینیشم عەبدەکان چۆن ئەخۆن منیش ئاوا دەخۆم بۆیە ئەم تەواضوعی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام ئەمەی کە حتا لە ماڵەوە پرسیارکە لە عایشە ماڵەوە پێغەمبەر چیەکە ئەفەرمووی جلەکانی خۆی ئەگەر پێویستی بە دوورنێ وایە ئەی دووریەوە ئەفەرمووی پێڵاوەکانی خۆی دوور بێ لە ڕووی جەناب بیسەران پێویستی بە پینەکردن خۆی پینەیەکرد دەیکەواتەم ئەو پەڕی تەواضوع پێغەمبەر لەگەڵ خەڵکە لەگەڵ مناڵە لەگەڵ ئافرەتانە کە باسمان کرد لەگەڵ حتا خەڵکێکا کەوا چیش بوو خەڵکێکە کەوا بێدینیش بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ من ئەچوون بۆ لای ئەوتان نەهێنایە لەبەرەوەی کە کەسێکی بەتەمەن ڕیشتی بوو اینجا پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ ماڵ و مناڵی خۆی و لە ڕەنگدانەوەی ئەم هەڵوێست و ئاکارانەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەبینین سەحابە بە خولەفای ڕاشدینەوە هەتا ئاگاتە بچووکترین سەحابە کەسانێک ئەهلی تەواضوع بوون هیچ کامیان کەسێکی وانە بووکەوە تەکەببر و خۆ بەزلزانیەکی تێدا بێکەوە گردن کەچی حەق نەبێ کە هەر چوار خەلیفەکەی ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ گەورەترین نمونەی تەواضوعن و هەروەها ئیبن عەباس ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ کە باسمان کرد ئەویش کەسێک بووە لەوەی کەوا زۆر ئاسایی بوو با ئامۆزای پێغەمبەریش بێ عەلەیهی السەڵات وەسسەلام ئاسایی بچێ بەردەم ماڵی کابرایەکی ئەنساری دانیشێ چەند سەعات لەوێ تۆزایی بێ گەرماشی بێ بەڵام لەبەر ئەوەی کەوا خوڵقی تەواضوع بریتە لە ناسنامەی ئینسانی مسلمان کە ئینسانی مسلمان هەرگیز نابێت تەکەبوری هەبێ چونکو بۆچی هەر کەس تەکەبور لە دڵیا هەبێ ناچێتە بەهەشتەوە پێغەمبەر فەرمێ هەر کەس ذەڕەیە تەکەبوری هەبێ ناچێتە بەهەشتەوە کاتە لە پێناوی پاراستنی خۆمان پێگە و مەقامی دنیای خۆمان و لە پێناوی بەدەستهێنانی بەهەشت و قیامەت دەبێ متەواضع مامۆستایان زۆر سپاس دەکەم خی گەورە تەواضع و خۆ بە کەمزانی لە پێناو خۆیان بخاتە نێو دڵ و دەروون و کار و کردەوە و گوتارەکانمان یەک خاڵیتر ماوە ئەگەر مەجال هەبێ ئەوی شەوەی ئێمە چۆن تەواضع بەدەست بێن یەکەم کە زۆر مهمە ئینسان دائما لەگەڵ خەڵکی هەژار و فەقیرە دانیشێ ئەتوانێت تەواضع بێنە چونکو خوای گەورە فەرمێ وەصبر نەفسەکە مع الذین یدعون ربکم بالغداة والعشی یریدون وجهه خوای گەورە بە پێغەمبەرەکە عەلەیهی السەڵات وەسەلام لەگەڵ خەڵکی هەژار و فەقیرە دانیشێ بۆ ئەوەی کەوا کەسێک بێ تەکەبوری نەبێ و تەواضع بەدەست بێنێ کاتە ئەو برا گەورانی ئێمە لە هەموو ئاستەکانە ئەگەر بیانەوێت کەسانێک بن لە ناخی خەڵکا خۆشەویست من دەبێت لەگەڵ خەڵکا بژین و لە ناو خەڵکو لە پێناوی زۆر سپاس دەکەم مامۆستایان سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی عەزیزیش تا بە یەکگەشتنەوەی تر بەخوای گەورە مێرەبانتان لەسەر هەر شاد و سەرکەوتوون خواتان دەگەم